و بۆ ئازادی ڕێبەرەوە جالان و بۆ پشتیوانیکردنی دایکانی ئاشتی لە باکووری کوردستان کە ماوەیەکی دوور و درێژە بەشدارن لە مانگرتندا و زیندانیانی سیاسی لە ناو زیندانەکانی باکووری کوردستان بەردەوامیان هەیە لە مانگرتن. ئێمە ژێرەوە بۆ پشتیوانی ئەوان و بۆ ئازادی ڕێبەرەوە جالان لە مانگرتن داین و دەمانەوێت بە دوژمنان و داگیرکەرانی کوردستان بڵێین کە گۆشەگیرکردنی ڕێبەرەوە جالان دەبێتە تێکدانی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا و ئازادی ڕێبەرەوە جالان دەبێتە ئاشتی و ئازادی و پێکەوە ژیانی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوین و دەبێت هەموو ڕێکخراوە مرۆیی و نێودەوڵەتیەکان پشتیوانی لە ئازادی ڕێبەرەوە جالان بکەن کە مرۆڤێک تاوانێکی ئەنجام نەداوە و لە پێناوی داخوازیەکانی گەلەکەماندا تێکۆشانی ئازادی پێشخستووە و بە بیر و ڕامانی گەلی کوردی جارێکی تر هوشیار کردوێتەوە. ئەمەش تاوان نییە بگرە کارێکی پێشکەوتن خوازی و مرۆڤ دۆستیە لە پێناوی ئاشتی و ئازادیدا ئەو کاری ئەنجام داوە و دەبێت بە زووترین کات هەموو لایەک پشتیوانی بکەن بۆ ئازادی ڕێبەرەوە جالان و ئەو گۆشەگیریەی کە لەسەرێتی ماوەی 3 ساڵە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن نە کەسوکاری و نە پارێزەرەکانی بچنە لای. ئەمە لە ڕاستیدا پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و پێشێلکردنی هەموو یاسا و ڕێساکانی نێودەوڵەتیە بە مافی مرۆڤیشەوە. ئەوەی کە بۆ گەلی کورد گرنگە و بۆ ڕۆژهەڵاتی ناوین ئازادی لە ئیمراڵیەوە دەست پێ دەکات و ئاشتی و پێکەوە ژیان لە دەستی ڕێبەرەوە جالاندایە. کلیلی چارەسێرەکان لای ڕێبەرەوە جالانە پێویستە هەموو لایەک پشتیوانی بکەن و گەلی ئێمەی کورد جارێکی تر هەمومان هەسینە سەر پێوە لە سەر پێ بەرامبەر بە داگیرکەران ڕابوەستین. دەیانەوێت دەسە ساڵی داهاتوودا کە دەیانەوێت دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین بۆ گەلی کورد بێبەش بکەن بۆیە ڕێبەرەوە جالانیان زیندانی کردووە. لە ڕاستیدا ڕێبەرەوە جالان داواکاریەکی شخصی خۆی نییە، داواکاری بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و گەلی کورد بۆ پێکەوە ژیان و بۆ ئاشتی و بۆ ئارامی ناوچەکە و جیهان تێدەکۆشێت لە پێناوی پاراستنی ژینگە و مرۆڤایەتیدا هەوڵ و تێکۆشانی ئەو بۆ هەموو مرۆڤایەتی گرنگە. پلانگەری لە کەسایەتی ڕێبەرەوە جەلاندا ئەوەی کە هەیە یعنی بەسەر نەکەوتووە. یەکێک لە هۆکارەکانی بەردەوامبوونی ئەو پلانگەریە کە تەمەنێکی درێژی هەیە 25 ساڵە بەردەوامە بەسەر نەکەوتووە. لە تێکۆشانی کۆمەلگای گەلی کوردستاندا گەلێک پلانگەری بەرامبەر بە بزوتنەوە جۆر بە جۆرەکانی کۆمەلگای کورد لە قۆناغە جۆر بە جۆرەکاندا بەڕێوە چووە. ئەگەر لە سمکۆخانی شکاکەوە بە ئەساس بگرین هەتاوەکو قازی محەممەد و شێخ عەبدوڵای نەهری و سەید ڕەزای دەرسیم و شێخ سەعیدی پیران و هەتا جوڵانەوەی ئەیلولیش ئەو پلانگەریانە بە شێوازی جۆر بە جۆر بەردەوام بوون، بەڵام پلانگەری کورتخەیان بوون. یەکێک لە هۆکارەکانی کە ئەو پلانگەریانە کورتخەیان بووە ئەوە بووە کە تێکۆشانی گەلی کورد نەگەیشتوێتەوە ئاستەی کە بتوانێت لە ئەو پلانگەریانە تێبگا و شیان بکاتەوە.